جارێکی تر قەوارەی زاونستی تووشی لێدان و ڕاچەنینێکی دیکە بوو. قەبارەی زیانەکە جەرگ بڕە و شێوازی هێرشەکە ترسێنەرە. ئەنجام دەرەکەشی شۆکهێنەرە. قوربانیەکانی 3 کوژرا و 2 بریندار و یەکێکیشان ئەفسەرە. شوێنەکەش سنووری میسرە و ئەنجام دەرەکەشی میسری و چەکەکەش کلاشینکۆفێکی کۆنی سوپای وڵاتی ڕێکەوتنامەی کامب دەیڤدە. ئەم بابەتە لە ناوخۆی قەوارەی زاونستیدا دەیان پرسیاری بێوەڵام و تووڕەی ناوخۆی و ڕوژاندووە. گەڕانەوەی جیاوازیەکان نەک نەیتوانیوە تەمومژی ڕووداوەکە بڕەوێنێتەوە، بەڵکو زێتری کردووە. گەڕانەوەی سوپای زاونستی ئاماژە بە تەقەی تێکدەرێکی میسری دەکات کە ئەوە زاراوەیەکە بۆ بەرهەڵسکارانی فەڵەستینی و نەیارانیان بەکاری دێنن. بەڵام سوپای میسر ئاماژە بۆ دەکات سەربازەکان لە کاتی ڕاوەدونانی قاچاقچانی مادە سڕکەرەکاندا بووەتە هۆکاری کوشتنی سەربازە زانوستەکان. بەڵام لە هیچ یەکێک لە گەڕانەوەکاندا ئەوە ڕوون نەکراوەتەوە کە ماوەی نێوانی کوژرانی سەربازەکان چەند سەعاتێکە و سەربازە میسرەکە لە پارێزدا ماوەتەوە بۆ هاتنی هێزی سەربازی زایۆنستی و ڕوون نەکراوەتەوە بۆچی ئەو سەربازانە کەوتونەتە نێوان گولەی سەربازەکە و قاچاقچیەکان. ئەی چارەنووسی ئەوان چییە؟ هەرچەندە هیچ زانیاریەک لەبارەی سەربازە کوژراوە میسرەکە بڵاو نەکراوەتەوە، بەڵام لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا هەروەکو سولەیمان خاتر بە قارەمان ناو دەبرێت کە لە 6 ئۆکتۆبەر 1985دا تەقەی لە پۆلێک ئیسرائیلی کرد و 7 کەسی کوشتن. و یەکچالەکانی میسری تۆڕە کۆمەڵاتیەکان دەڵێن سولەیمان خاتر خەونە و خەونیش نامرێت. زایۆنیستەکان تووڕەن لەو لێدانە جەرگ بڕی سوپاکەیان بە تایبەتی لە نێوان کوژرانی 2 سەربازی سەرەتا و سەربازی سێم و بریندارکردنی 2 سەربازی دیکە نزیکەی 6 سەعات تێپەڕیوە. واتە سوپای لاشکان ناتووی زایۆنستی بە ئابوونی پێشکەوتوترین تۆڕی پەیوەندی بینرا و بیسترا و ئاگای لە چارەنووسی سەربازانی سەرسنوورەکەی نەبووە، بۆیە داوای لێکۆڵینەوەی دوو قۆڵی دەکات بۆ گەیشتن بە زانیاری پێویست. بەڵام سیاسەکانیشی باستیاریەوە مامەڵە لەگەڵ دۆسیەکەدا دەکەن، چونکە مانەوەی ڕێکەوتنامەی ئاشتینێوان قاهیرە و تەل ئەبیب بابەتێکی استراتیژیە و ئیسرائیل نایەوێت بێهێز ببێت. ئەم لێدانە دەریدەخات سەربازانی زایۆنستی خاوەن پێشکەوتوترین چەک و تەکنۆلۆژیای جیهان کاتێ لە تانک و زرێپۆش و فڕۆکەکانیان دوور بکەونەوە دەبنە سوپایەکی بێورە و بێمۆڕاڵ و بەسانایی تێک دەشکێن. مانە و ئاماژەی گرنگی ئەم ڕووداوە جارێکی دیکە ئەو ڕاستیەی سەلماندەوە باوەکو دەسەڵاتداران بۆ پاراستنی کورسیەکانیان خۆیان لە پشتی یاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل حەشار بدەن. بەڵام گەلانی ناوچەکە با هەموو شێوەیەک لە دەرەوەی ئەو کێشەیەوە دەمێننەوە لە هەر هەلێک سوود وەردەگرن بۆەوەی کە ئەو ڕاستیە شۆکێنەرە وابیری زایۆنیستەکان بێننەوە کە ئەوان لەم ناوچەیەدا نەخوازراون.